بۆ وتوێژ لەسەر ئەو پەلامارە ئەمریکا پەلامارەکانی ئەمریکا لەسەر بنکەکانی چەکدارانی سوپای پاسدارانی سەر بە ئێران لە ناو سووریادا میواندارەتی بەرێز موختار نەخشبەندی ڕۆژنامەوان و لێکۆلەر لە ئۆسلۆ دەکەین. کاک موختار ئەم کاتت باش، یعنی لێکدانەوەی جەنابەت بۆ ئەم پێشهاتەی کە بە مەترسیدار دادەنڕێت چییە؟ سڵاو ڕێزمەس لە خزمەتەوە بینەرانی بەڕێستانە. بەڕاستی بۆ تەحلیل و لێکۆڵینەوە لە مۆزوعە زانیاری کەمە، وەختێکی زانیاری کەم بوو لێکۆڵینەوەی دقیق ئیمکانی نییە، بەڵام بەپێ ئەم شتانەی کە هەیە من پێم وایە ئەمریکا بە سێ هۆکار وەڵامێکی توندی داوە. ئەوەی کە ئایا ئەم پێش ئەوەی عەرزکەم کە ئەم گروپانە ئایا بە ئاگاداری ئێران و کەرەیان کردووە یان نە، ئەمە بەحسێکی ترە، چون گروپەکان سەر بە ئێران دوو دەستن، بەشێکیان لە بواری ئیدۆلۆژی و فکری و سەر بە ئێرانن و بەشێکیان بە خاتری پارە کار بۆ ئێرانەکەن. هەیە گروپێکیش هەیە بواری ئیدۆلۆژی و پارەکە بێ، بەڵام لە ئەسڵا دوو بەشن. من پێم وایە خۆ بە ئاگاداری ئێران ئەم کارە کراوە، بەڵام مەسەلەکە ئالێرە هەیەکە بەپێ قسەیەکی لە فەرماندەگەورەکانی ئەمریکا لە ناوچەی خاوەرمیانە کە گەڕاوەتەوە بۆ ئەمریکا لە سەنای ئەمریکا لە ساڵی 2021 تا ئێستا ئێران بڵێن هێزەکانی سەر بە ئێران 78 جار هێرشیان کردووەتە سەر هێزەکانی ئەمریکا، کە تەنیا ئەمریکا 3 جار وەڵامی داوەتەوە. پس ئالێرە ئەم شتە گرنگی ئەم هێرشەی ئەمریکا بۆ سەرهێزەکانی ئێران ئالێرەیەکە بۆ لە چەند ساڵی ڕابردووە وەڵامی نەداتەوە و ئیستا وەڵامێکی ئاوا قورسی داوەتەوە. من پێم وایە سێ هۆکاری بێت، دانیکی ئەوەیە کە چەند کەسێک لە هێزەکانی ئەمریکا و سەر بە ئەمریکا کوژراون و زەخمی بوونە. خب ئەمە بۆ دەوڵەتی ئاغای بادین زۆر گرنگە کە بێدەنگ نەبێ کاتێک ئەمریکایەکە کوژرەیە زەخمیە بێ. بەڵام هۆکارێکی دوومی ئەوەیە بەنۆعی بە ئێران بڵێت کە ئیمکانی هەیە ئەگەر شەڕێک بکرێت لەسەر بەرنامەی ناوەکیەکە لە سووریەش لێت بدەین، ینی ناوێ ئێران ئەو ئاسایش ئەمنیەتی بێ کە ئەگەر شەڕێکەکرێت تەنها شەڕەکە لەسەر پرۆژەی ناوەکیەکە بێ. و ئاخری خاڵەکەش ئەگەر ئیجازە بە عەرزیکەم کە پێم وایە گرنگترینە ئەوێ ئەو پەیامە بە ئێران بدات کە دروستە لەگەڵ عەرەبستان ڕێکۆتنت کردووە و ئەمریکا بۆ شەڕێکی گشتی لەگەڵ ئێران توانای کەم بووە، بەڵام ئەگەر بێت و هێرشکەنە سەر هێزەکانمان یا بەرژەوەندی ئەمریکا حتممە وەڵام مەدەینەوە بۆیە وەڵامێکی ئاوا توندی داوەتەوە. حەزم دەکرد لەسەر ئەو ڕێکەوتنەی ئێران و عەرەبستانی سعودیش قسە بکەین بە تایبەتی تا چەندێک بێ بەهۆی ئەوەی کە ئێران وەکو بڵێ دەسەڵاتی هەبێ لەسەر ئەو ناوچەیە. بەڵام کاک موختار دەمێ باسی ئەوە بکەم یان پرسیاری ئەوە بکەم، ئایا ئەم پێشهاتە دەبێت بەهۆی ئەوەی گرژی و ناکۆکی ئیخراپتر و مەترسیدار لەو هەرێمە دروست بن؟ بەڵێ ئیمکانی هەیە. خب ئێرانە بینین لە شەرایەتێکایەکە لە نێوخۆیان تووشی زەعف بووە، خەڵکە و ڕژیمەی نابێت لە سیاسەتی دەرەوە ئەوێ ئاڵوگۆڕێک بکات. خب ئەم ئاڵوگۆڕانەیش بە سادەگی ناکرێ، ئەوێ کێشەکان کەم کاتەوە بخۆی. لە سووریەشە بینین رووسیا و بێسڵا هێزەکانی سەربە و دەستی زۆرتریان هەیە. ئەمریکا ئیسە نزیک بە کەمتر لە 1000 سەربازی هەیە، لەو ئەوی زیاتر لە هاوپەیمانی کوردەکانن. چۆن ڕووداوەکانی سووریە پێش بێت بەستگیە، من پێم وایە هەردوو لایەن حەز ناکەن شەڕێکی قرس ڕوو بدات، بەڵام ئێران نەوێ بەم کێشانە کارێ بکات کە ئەمریکا ئەو ناوچە چۆڵ کات. ئیستا ئەوەی کە ئایا ئەم کێشانە پەرەپستێنێت و گەورەتر بێ هەڵەگەڕێتەوە بۆ بڕیاری دەوڵەتی ئاغای بایدن، چون هێزەکان ئێران هەروە ئاماژەم پێکرد لە ساڵی 2020 تا ئێستا 78 جار هێرشیان کردووە. ئەمە هێرشانەش بەردەوام ئەبێت. ئیستا وەڵامی دەوڵەتی ئاغای بایدن ڕوونیەکاتەوە کە ئایا شەڕانە چی لێبێت، چون ئەبینین کە مەسئولانی ئێران هەڕەشیان کردووە ئەگەر ئەمریکای هێرشکاوان وەڵامێکی تون دەدەنەوە. پێم وایە هەردووکیان لەم حاڵەتەدا زیاتر بۆ بواری ئەوەی کە لە بواری سیاسی حەزەکەن تەوافقی لەسەر مەسئلەی ناوەکیەکە بکرێت شەڕەکە قورس ناکەن. بەڵام دوێنێ سەرۆک بایدن لە نامەیەکدا بۆ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی کۆنگرس و هەروەسا بۆ سەرۆکایەتی سناتش نامەیەکی ناردووە پێیان دەڵێ کە چۆن ئەو پێشوەخت ئاگاداری هەڕەشەی ئێران کردووە لەو ناوچەیەدا و خۆی وەکو بڵێ فەرمانی ئەو ئێریشەی داوە، بەڵام دیسانەوە وەکو چۆن ئاگادارکردنەوەی کە بۆ کۆنگرس کە پێشماوەیەکە سینات دەسەڵاتی شەڕ لەو ناوچەیە بەتایبەتیش بۆ عێراق بەکارهێنرابوو کۆتاییان پێهێنا. یعنی ئەم نامەی سەرۆکی بایدن بۆ کۆنگرس و کە پێیان دەڵێ پێشوەخت کە شتێکی وا مەترسیدار هەیە لەو هەرێمە ئەبێ بەهۆی ئەوەی کە بایدن دەیەوێ کاری چەکداری زیاد بکاتن لەو ناوچەدا.
منیش پێم وایە تا حدودێک ئەمانە هەمووی هەڵەگەڕێتەوە هۆشدارێکی جددی بێ بۆ ئێران کە دەست لەو کارانەی هەڵبگرێت، چون نەزانین ڕێجمهوری ئەمریکا بە تەنها ناتوانێت بڕیاری شەڕێکی قورس بدا، حتممە نەبێت سێناو مەجلیسی نمایندگان پشگیری بکەن. پێم وایە ئەم کارانە کە کردوێتی ئەوەی کە بە ئاشکرا لە ڕاگەیاندنەکانە باسەکرێ هەر بۆ ئەوەی کە بە ئێران بڵێن کە ئەمریکا زۆر جددیە کە بۆ دیفاع لە بەرژەوەندیەکان و هێزەکانی خۆی لە ناوچەدا. زیاتر ئەمە ڕوو بە ئێرانەوە قسانەیە کاکە بۆ حکوومەتی ئێرانی تر بەم شێوە هێرشەکانی بەردەوام نەکات. کاک مختار، خۆمان دەزانین لە سووریا شەڕی بەوەکالەت دەکرێت و شەڕی هەم چەند لایەنەکە لە سووریا دەکرێتن و هەموو لایەنەکان لە سووریادا وجودیان هەیە، بەڵام گلەی زۆر لە ئێران دەکرێت و ئەو کۆمەڵانەی کە بەسەر ئێران بە تایبەتش تورکیاش بێگومان، بەڵام ئێمە بینیمان کە ئێران لەسەر وەکو بڵی بەرۆکی دیپلۆماسیش هەنگاوینەوە، بە تایبەتیش ڕێککەوتن و مۆرکردنی ڕێککەوتنێکی لێک تێگەشتن لەگەڵ عەرەبستان و سعودی، یعنی ئەم ڕێککەوتنە ئەبێ بەهۆی گۆڕانکاری لە سیاسەتی داهاتووی ئێراندا لە سووریا و بۆ نمونە یەمەن و ئەو وڵاتانە. بە دڵنیایەوە حکوومەتی ئێران ئێوێ ئاڵوگۆڕێکی گەورە لە سیاسەتی دەرەوەی بکات، چون نەزانین لە نێوخوا ژێرقاچی خاڵیە. ئەگەر ئێوە سەرکەن ئەم تەوافقە کە لەگەڵ عەرەبستان کراوە، ئەم ڕێککەوتنە هەرچەند دقیق ڕوونیە کە لەسەر چی کراوە، حتا بە قسەی مەسئولانی ئێران قەرانیە پارلەمانی ئێرانیش لەو زانیاریانە بزانن، بەڵام بە شێوەیە کە ئیستا قساکەن و دیپلۆماتەکانیان دیارە ئێران دەستی لۆ سیاسەتە پێشوەی هەڵگردووە، ئەیوە ڕقابەتەکان بە شێوەیەکی تر لەگەڵ عەرەبستان بێ. ئەگەر سێکن حتا فەڕەنسا و ئەڵمانیش بە یەکۆ ڕقابەتێکیان هەیە، بەڵام بە شێوەیەکی دروست. ڕژیمی ئێران نەی ئەوی شێوەیەکی دروست وە پێش بگرێت، ئەبینی ساڵها بوو حتا هیوای ئەوەیان بوو دەست بەسەر مەکە بگرن، حکوومەتی ئالی سعود لابرن، دەست بەسەر تاوە خاوەرمیانە بگرن. ئێستا لە خاوەرمیانە 4 هێزی سەرەکی هەیە، ئێرانە، عەرەبستانە، تورکیە و ئیسرائیل. ئەمە زۆر ئەکرا بە شێوەیەکی دروست ئەم ڕقابەتانە بکرێت، بەڵام ئەبینی ساڵانێکە حتا تورکیش دەستی کردووە بە شێوەیەکی زۆر خراپ. ئیستا ڕژیمی ئێران ئەم سیاسەتانەی گۆڕاوە کە من پێماوە نوعی جامی زەهری ترە کە ڕژیم ئێران هەڵی نووشیوە، چون زمانی خۆشی کە شەڕی ئێران و عێراق سازکرا دوای 2-3 ساڵی ئەوەڵ هەموو کارناسانی سەربازی و ئابووری و سیاسی بە خومێنیانەوت کە کاکە ئەم شەڕە بێفایدەیە، خومێنی گوێ ناگرت. ئەخری ساڵی 67 کاتی ئەوەی قبول کە شەڕ کۆتایی بێ وتێمە وەکو جامێکی زەهرەیە خۆم. ئێرانیشی زانی لە پێشتا معلوم بوو هەموو بوو کارناسان کە ناتوانێت عەرەبستان لە ناوبەرێ، ئەبێ شێوەیەکی دروست ڕقابەتکەن. بەڵام دوای ساڵانێکی زۆر هەزینە تازە هەڵگەڕاوەتەوە سەر ئەمە. پێم خۆشە پێشەوە وەڵامی کۆتاییەکە بەم ئاماژە بەم شتێکم کە لە ساڵی 2007 دەرامەدی ئێران و عەرەبستان بەرهەمی گشتی نێوخۆیان هەردووکی 400 ملیار دلار بوو. ئیستا عەرەبستان بۆ بە 800 و ئێران 400، یعنی عەرەبستان لە بواری ئابووری دوو بەرابەر ئێران و شرایەتی باشترە. بەڵام بۆ سەر سووریە و ناوچەوانە من پێم وایە کە تەئسیر ئەکات، بەڵام بە کۆتا مدەت نە بەتایبەت لە سووریا. بە پێوە قسە ناکری ئێران لە سووریە 187 پایگای هەیە خۆی، غێرە 150 پایگای هێزەکانی سەر بۆیە پێم وانیە بەم ئاسانیە سووریە جێبێڵێ لە کۆتا مدەدا، بەڵام لە درێژخایەنە بەهۆیە کە عەرەبستان ئابووری باشتر و ئەوێ نزیک بێتەوە لە دەوڵەتی سووریا و چینیش دەیەوێت لە خاوەرمیانە سەرمایە گوزاریکە، دەوڵەتی سووریا هەر کەسێک لە سەرکار بێ بە مروری زەمان بە ڕۆشنی کات لە ئێران دووریە کات نزیکە بێتەوە لەوان. پرسیاری کۆتامی ئەوەیە دوای ئەو گرژیە کە دروست بووە لە 2-3 ڕۆژی ڕابردووە، گەورە ئەفسەرێکی پێنتاگۆن بەڕاشکاوای دەڵێت ئێمە بژاردەکانمان هەن بۆ ڕووبوونەوەی ئێران یان بۆ لێدانی ئێران ئەگەر زانیمان گەشتووە ڕاددەی ئەوەی کە چەکی ناوەکی دروست دەکاتن. ئەمە چ پەیامێکە؟ خب ئەمە ئەمریکا هەمیشە کوتوێتی خەتی سوورمان بۆ ئێرانەوەی دەست بە چەکی ناوەکی نەگرێ، چون تەواوی ناوچەکە ئەگۆڕێت. ئێران دەست بە چەکی ناوەکی بگرێ، عەرەبستان بە دوایەچێ، تورکیە بە دوایەچێ، حتا ئێمارات وڵاتانی تریش، و ئەمە ئەبێتە هۆیەوە کە حتا لە ناوچەکانی تری جیهانیشە وڵاتانی جیهان سێوم بە دوای چەکی ناوەکییا بڕۆن. بۆیە ئەمریکا زۆر لەسەر ئەو مەسئەلە سوورەکە ئێران دەست بە سەرەوە نەگرێ، بەڵام ئالێرێش ئەمریکا زانێ هێرش کاتە سەر ئەو بێسڵە پێگە ئەتۆمیانە ئێران و نێڵێت ئەو بۆمبی ناوەکی دروستکە شەڕێکی زۆر قورس دروست دەبێ، شەڕی کە تەنها لە
لە سنوورەکانی ئێرانە نابێ تەواوی خەلیجی فارسەگرێت سووریا گرێت لە وڵاتانی عەرەبیە گرێتەوە کێشەیەکی زۆر قورسە بێ پێم وایە ئەمریکا زیاتر ئەوێ هەڕەشە بکات کە ئێران دەست بەوە نەگرێت و حکوومەتی ئێرانیش باش ئەزانێت کە ژێر قاچی خاڵی خەڵک ئەوی ناوێ شاید دەگەم شتانی نێخۆ ڕووی نەدایە ئێران ڕێگەی کۆریای باکووری کردایەتە پێش بەگشتی پێم وایە ئێرانیش ئەو هەڕەشانە بە جددی ئەگرێت چون نەزانی ئەمریکاشتا زانە ژێر قاچی ئێران خاڵیە بە دوای ئەوەیە کە لەگەڵ ئەمریکا ڕێکۆتنی کات بە شێوەیە یاگە ڕێکۆتنیش ناکات نە شەڕ ئاشتی بە شێوەیەک پێ کێشەکان قورس نەبێت. مختار نەقشبەندی ڕۆژنامەوان و لێکۆرە لە ئۆسلۆ نەرویش لەگەڵمان بوو زۆر سپاس. سپاس بۆی.